بابي مەسەر ئەو پرسیارە کاپتن دەمەوێت بزانم ئەو شارانە لای تۆ چی دەگەێنێ؟ شار کەلار و نەجەف هەولێر و سلێمانی چت هەیە لە بۆە؟ کەلار باب و باپیرانی مامەتەقە گەرمیانە بەڵێ بابمی گەرمیانە داکەمی ماوەرانەیە لای شەقلاوە لایە کەلار کەسوکارمە کەلار ژیانە کە کەلار ناوەکەی جوانە بیگومان ئەمن قەت فەرق و جوایزی پێ ناکەم بەس بەڵام نەجەف وەکو شارێک نەجەف وەکو مەرقەدی ئیمامی عەلی تێدایە ئەمە ڕێز و احتراممان هەیە لۆ ئەو شەخسێتە بەرجەی ئیسلام و خەڵکە باشەکەی نەجەف مشکلەمان نییە بەس ئەمە کەلار ناو دڵمانە کەلار پارچەکە زیان نابتەوە لە دڵی مەکە دڵیمە خارتەی کوردستانی ناو لە مێژە دانرای ئەوە هانیە ئەوە ئاسان نییە بە ئاسانی ناڕوە کەلار بەنسبەت هەولێر و سلێمانی هەولێر باست کرد هەولێر و سلێمانی گەمەکمانە ورەگە سلێمانی باش فاوڵێک بۆ هەڵێکوان ناوزن ناو مەلعەبی سلێمانی جمهورەکەزەوە هاوای دەکرد لاعیبەکیان هەیە سلێمانی ناوی حەمە کەریمە محەممەد کەریم لاعیبە زۆر چاکە ئەمیش زەربە حەڕە بوو جمهور هاوای دەکرد هەر چەند گۆڵ بکەی کەمە تاریخ ناگا بە حەمە جمهوری سلێمانی زۆر خۆش بوو شاخەوان بەڕەحمەت بی کاپتن فەریق دکتۆر شاخەوان تۆپەکەی دانا عەلە سازەوە لە پشتەوە گوتی لێت دەیگوت مەڕێ وەڵڵە گوتی بازار دانمە من داینا شاوە لێمدا چوە ناو نوەتی هاتمەکن جمهورەکەی ئەوهام کردی گوتی هەزار جوونم لۆ هاتیە پاشی گەمەی دعوەت بینە مالی کاکفای قەسابی نانمان دەخۆ ئەو جمهورە هاتە خوارێ کاکفای گوتی ها ناوی فەرهاد بوو فەرهاد چی بوو بۆ کاکفای لەوێ نەبووی گوتی ناوەڵە جوونێکی بەمەدا گوتی بردیانەوە سێبەیەک گوتی چۆن شۆت گوتی وەڵا شۆتی دۆم سێ گۆلیان کرد دوو گۆلیان کرد تعادل یەکبێک بوو گوتی دەوەرە وەرە سەبر بدا تەپلەکە لە دەستی بە هاتە ژوای کردی نانی دەخۆین هەمومان لاعیبەکان کامەران ئەمن سەرتیب سەرکار و هەموو لاعیبەکان بوون گوتی ئەوە نانیشمان دەخۆن گۆلیشمان لێ دەکەن کاکفای گوتی وەرە ژۆرە کورە وەرە ژۆرە فەرقی چییە ئەوە سلێمانیە ئەوە تو کە تەماشای ئەو شەخصیاتانی سلێمانی دەکەیت چ بلێ یعنی ئێستا بەرامبەر هەولێر چ بلێ سلێمانی سلێمانیە شارە حیاتەکە دەلێ خەڵکەکەی حیاتە خەڵکەکەی هەر عاردەکە نا خەڵکەی حیاتە ئەو زەمان مشکلەمانی لەگە سلێمانی ئینشاءڵڵا هیچ شارێک لەگەڵیەک ئەو پێکەوەژیانە زۆر خۆشە لە کوردستان هەموو لایەکەوە کاپتن